بەیانیتان باش بەڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ 26 ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 ئامادەیە لەگەڵ جەناوی پارێزگاری هەولێر ئیدارەی هۆڵێکمان بەسەر کردەوە نەک ناو هۆڵەکان بۆی کە دەرونی قوتابیان ئارام بێ و هەمووشمان پێکەوە دەچینە ناو هۆڵەکانەوە وا باشترێکە گفتوگۆمان لەگەڵ بەڕێوەری هۆڵەکە کردەوە پرۆسەکە لەم هۆڵی کێمەیلێن و حەسەبەوەی کە ئیتیسالمان لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی ژێیە تا ئێستا سوپاس بۆخوا باشە ڕابڕێوە ئەمڕۆ لە کوردستان 130 قوتابی مافی بەشداربوونی هەیە لە تاقیکردنەوە گشتەکان کە دابەش بوون بەسەر 2175 هۆڵی تاقیکردنەوە هەماهەنگی لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەبا خوێندنی باڵا گواستنەوە و گەیاندن وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگا و هەموو لایەنە معنیانەی دیکە هەیە وە کراوە بەڕێزان پارێزگارەکان سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بەرپرسی ژووری ئۆپەراسیۆن و هەماهەنگین بۆ ئەم بابەتانە کۆبوونەوەیان لەگەڵ تەندروستی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبا و هەروەها پەروەردە و هەموو لایەنانەی دیکە کردووە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆی کە هەماهەنگی بکەن و لە خزمەتکردنی پرۆسەکە کاری باش کراوە ئەو هەماهەنگیانە دەربڕیەوەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە و هەروەها کارژێڕە خۆجێریەکانیش بۆی کە پلانێکمان هەبێت لە ڕووی لۆجیستیەوە بتوانین خزمەتکەین ناڵێن هەموو شتێک لە 100% دەبێت بەڵام ئەوەی کە وابەستەیە بە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ڕقەمی فیدەر و محاولەی کارەبای ئەو قوتابخانانەی تاقیکردنەوەشی تیاکرێداوانە بۆ وەزارەتی کارەبا پار پرۆسەکە زۆر سەرکەوتووە ممکنە لە قاعەیە دوان سیان کارەبا ئەکوژێتەوە دێتەوە ئەمە حاڵەتێکە واریدا بەڵام پار ئێمە لە تەمووز ئیمتیحانمانداوە پرۆسەکە زۆر سەرکەوتوو ئەم ساڵیش سوپاسی جەنابی وەزیری کارەبا کە بڕیاریدا کە هەموو جهودی خۆی سەرف بکە بە تایبەتیش بۆ هەندێک ناوچەکە گەرمە وەکو ناوچەی گەرمیانەوەوانە بڕە کارەبایەکی زیاتر دابینکە و سوپاسی تایبەتم بۆ لای بەڕێز کاگومێت خۆشناوە لێرەشەوە بۆ هەموو پارێزگارە بەڕێزەکان لە کوردستان لە هەڵەبجە لە سلێمانی لە دووهۆک و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکانی زاخۆ سۆران گەرمیان ڕاپەڕین کە لە چەند ڕۆژانی ڕابردوو کۆبوونەوەیان لەگەڵ هەموو دەوائری معنی کردو لە شوێنەکانی خۆیان و هەمانجیان کردو و دووبارە بەخێردن زۆر سپاس بەناوی خودای گەورە و مێهرەبان ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ دەستپێکی پرۆسەی ئەزمونەکان لەگەڵ برای بەڕێزم دکتۆر ئالان ئەمە سعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر و بەڕێوەبەری پەروەردەکان بەشدارین لە یەکەم ساتی دەستپێکردنی ئەزمونەکان وەکو جەنابی وەزیر باسی کرد لە چوارچێوەی ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە دایڕشتەوە ئەرکانی بەسەر یەکە کارجێڕیەکان دابەشکراوە ئێمە لە سنووری پارێزگای هەولێر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەموو ئامادەکاریەکمان کردێ لە چوارچێوەی ئەو کارانەی کە پێویست دەکاتن بۆ سەرکەوتنی پرۆسەکە لە سنووری پارێزگاکەماندا لەو هۆڵانەی کە تاقیکردنەوە ئەنجام دەدرێت لە سنووری پارێزگای هەولێر 661 هۆڵ جگە لە ئیدارەی سۆران سنووری پارێزگای هەولێر لە خۆ دەگرێتن و 35632 قوتابی لە هەر سێ بەشی زانستی و وێژەیی و پیشەیی بەشداری لە ئەزمونەکاندا دەکەن پێداویستە لۆجستیەکانی لە دابیرکردنی کارەبا لە دروستکردنی کەشێکی لەبار لە بۆ قوتابیان و لە چاودێریەکی باشی بەڕێوەبەری هۆڵەکان و چاودێرەکان لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پێویست دەکاتن لە حیمایەتیکردنی قوتابخانەکان و ناوەندەکان و هۆڵەکانی تاقیکردنەوەکان هەموو ئەو بابەتانە ئامادەکاری زۆر باشی لە بۆ کرایە وەکو جەنابی وەزیر باسی لێوە کرد ئێمەش بە ئومێدی ئەوەین لە سنووری پارێزگای هەولێر و تەواوی هەرێمی کوردستان پرۆسەکە تا دوایین ڕۆژی بە سەرکەوتووی بەڕێوە بچی لە ئێستا کۆش پیرۆزبایی لە قوتابیان و خوێندکاران دەکەین بە ئومێدی ئەوەی ئەنجامی باش بەدەست بێنن و ئێمە لە سنووری پارێزگای هەولێر دیسان تاکید دەکەمەوە لە چوارچێوەی پلانەکانی وەزارەت و لە خستنەگەڕی هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە وەکو پاڵپشتێک لە سەرخستنی
بەرنامەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر چ لە هێزەکانی ئەمنی چ لە تەندروستی لە کارەبا لە پێدابینکردنی پێداویستیەکان ئامادەکاریەکان کرایەوە بە پشتیوانی خۆی گەورە پرۆسەکە بە سەرکەوتوی بەڕێوە دەچێتە. قوتابیانی ئاوارە ئەوەی کە ئاوارەی ناوخۆین ئەوانە لە قوتابخانەکانی سەر بە حکومەتی حراقی خوێنن ئەوانە سیستەمی امتحاناتیان جیاوازە قوتابیانی پەنابەران ئەوانەی لە قوتابخانەکانی ئێمە خوێنن لەگەڵ سیستەمی خۆمانان بەڵێ سەبارەت بە قوتابیانی شنگالیش لەبەرەو دۆخی کە لە شنگال هەیە قوتابیانی شنگال پۆلی 12 ئامادەیی لە پارێزگای دووەگ امتحانەدەن بە تەنها لەم کابینەیە و پاڵپشتێ پەیڕۆ کراوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سێمین ساڵە پشتگیری پاڵپشتی مادی ئەو قوتابیانەکە کە بەشداری تاقیکردنەوەکانەکەن بڕی 73 ملیۆن دینار تەرخان کراوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پشتگیریکردنی ئەو قوتابیانە بۆ کرێی هاتوو چۆیان بەڕێوەبەراتی گشتی دوهۆک پەروەردەی دوهۆک ڕاست پێراوە کە میکانیزمی دابەشکردنەکە هەڵە نەبم پێما بێ 120,000 دێتە بە هەر قوتابیەک کە لە هەموو بابەتەکان تاقیکردنەوەکە و 50,000 بۆ هاتوچۆی قوتابیانی کە قوتابی یەک بابەتی و دوو بابەتین جا لەوەش پشتگیری دیکەش هەبووە بۆ قوتابیانە. هیچ کاتێک لە ساڵانی ڕابردووش پێش تاقیکردنەوەکان پرسیار دزە پێ نەکراوە ئەمە مستەڵەحی دزەپێکردنی پرسیارەکان خەتەری گەورە ئەمەیە بەڕاستی ئەگە پێش تاقیکردنەوە خوا نەخواسە ئەوە ڕووبدا لەبەرەوە ئەمە ڕووی نەداوە لە 6 ساڵی ڕابردووش کە من علمم هەیە مطەلعم نەم 20 ڕووبدا و ئێساش ڕووی نەداوە ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیە پێش ئیمتیحان ڕۆژێ شەوی ئیمتیحان ئەمە بابەتێکی قورسە ئەمە جێگەی دڵخۆشیەکە ڕووی نەداوە ئەوەی دیکە ئێستا پرسیار لەبەردەستی هەموو قوتابیانە لە هەموو شوێنێک هەموو قوتابیە کە ئێستا لە ناو تاقیکردنەوەیە پرسیارەکانی لەلایە لەبەردەستی خۆیان خەڵکێک ئەگەر بێوێت لەسەر ئاستی تاک دیاردەی گزیکردن بکە حاوەلە دەکات لە ڕێگەی جیهازی بلوتوز و ئەوانە پرسیارەکان بنێرێ لە ڕێگەی ئامێرە تەکنۆلۆژیەکان و پرسیارەکان بنێرێ بۆیە بۆ ئەو شەخصە حل بکرێواتە ئەو کەسەی ئیسفادەی لێکە یان دوو کەسە یان سێ کەسەکە لەنا ئەو پرۆسەیان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمساڵ ئەوەی کە ئێمە کردبێتمانە ڕێکارەکانمان تووسە کردێتەوە یەکێک لە ڕێکارەکان سکوریتی پرسیارەکان زۆر بەقوت کراوە لەلایەن لیژنەی باڵای ئەزموونەکانەوە ئەگەر لەم هۆڵە پرسیارێک دەربچێت لە پاشی ئیمتیحانیش چەندین کۆدی لەسەرە کە ئێمە دەزانین چێ مدیری هۆڵەکەیە چێ مراقیبە چاودێرەکانی چێن و هیچ قوتابیەکە ڕاستەوخۆ ئەو قوتابیە بێبەشە بێت لە نمرەی تاقیکردنەوەکان و کۆتایی بە نمرەکەی دێ و مافی بەشداریکردنی نامێنێت بۆ هەر هۆکارێک دەروچێتە دەرەوە لە دوای ئیمتیحانیش ئەوە خاڵی یەکەم خاڵێکی دیکە ئێمە پێمانتون پشکنین بۆ هەموو قوتابیانە بکەن کە بەشداری تاقیکردنەوەکانەکەن و ڕێگە مەدەم بە بردنەژوورەوەی هیچ ئامێرێکی ئەلکترۆنی تەنانەت بۆ خودی مامۆساکان ئێمە لە پرسیاری ئەمڕۆ لەگەڵ دوو بەڕێوەری هۆڵێرە من ئەو پرسیارم لێکردن مۆبایلیان پێ مامۆساکان مۆبایلی زیرەکیان پێ حتا مامۆساکانیش مۆبایلی زیرەکیان پێ نیە بووە ئەو وەزارەتی پەروەردە بەسپاسەوە بە هاوکاری کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم کۆمپانیای کۆڕەک سیمکارتی بۆ هەموو بەڕێوەبەری هۆڵەکان دابین کردووە ئێمە 2010 هۆڵمانەیە 2275 هۆڵمانەیە بەس کۆمپانیای کۆڕەک 2265 سیمکارتی دابین کردووە 200 دقیقەیە بۆ هەموو تۆڕەکانی دیکە پێشکەشی وەزارەتی پەروەردەی کردو ئێمەش بە زیمە لەسەر ئەو زیمەی ئەو بەڕێوەبەری هۆڵانە دامانناوە و هەر یەکێکیشان جیهازێکی مۆبایلی ئاساییمان بۆ کڕیون بۆیە مۆبایلە زیرەکەکەی خۆی لە ناو سیارە بەجێ بێڵە نەیهێنێتە ژوورەوە تەنها بەوە لەگەڵ سەرپەرشتیارەکان پەیوەندی بکە هەموو ئەم ئیجراعاتانە گیراوەتە بەر ئیزافەتەن بۆ قەتعکردنی ئینتەرنێتیش کە لە سەعات 6:30ەوە سەعاتێک پێشەوەی کە تاقیکردنەوەکان دەست پێکات چونکە تا ئەو کاتە ئەتوانم بڵم پرسیار تقریبان لە لای کەسیش نییە لە لای تربیە گشتەکان لەوا چە لای مدیر عام هەبێجین لە لای شوێنەکانی دیکە نیە لە دوایەوە پرۆسی دابشتنی پرسیار دەست پێکە هەموو ئیجراعاتانە گیراوەتە بەر بۆ پاراستنی سەلامەتی گزی دیاردەیە لە هەموو جیهانە هەیە بەداخەوە لە کوردستانیشە هەیە ئێمە پار 126,000 کەس ئیمتیحانی داوە پار 500 حاڵەتی گزی بلوتوزمان گرتووە وەکو وەزارەت و سفرمان پێداوە ئەم نیسبەیە
بەهۆی تەتەوری تەکنەلۆژی زیادەکە قوتابیە کاتێکە ناتوانێت یان پەنا بۆ شێوازێکی دیکە بە ئیجراعاتی ئێمە بێبەشکردنیەتی لە تاقیکردنەوەکان هەر کەسێکیش هاوکاری بکە لە ناو سلکی پەروەردە ڕوبەرووی دادگا بێتەوە لە ڕووی کارژێڕیەوە سزای تەوبیخی پێدرێ لە پیشەی مامۆسایەتی لابرێت لە پیشەی ئیداریش لابرێت بۆ ئیجراعاتانەشمان کردووە تەنانەت حتا ئەگەر مامۆسایەک هاوکاریەکی نامەشرووە بۆ قوتابیە بکە ئێمە لە بەڕێوەبەری قوتابخانە لامان بردووە تەوبیخیشمان داوەتێ و لە کاری مامۆسایەتیش پیشەی مامۆسایەتیشمان لێسەندەوە بە تەنها بە مجەڕەدەوەی کە هاوکاری قوتابی بکەن لەبەرەوە وەزارەت هەموو جوودەکانی چڕەکاتەوە ببێت وەزارەتی پەروەردە لە ساڵی تا ساڵی ڕابردووش هەندێک کەم و کوڕی لە ئامێرەکانی فێنکەرەوە هەبوو بەڵام ئەگەر بیرتان بێ ساڵی ڕابردوو ئێمە لەبەرەوەی تاقیکردنەوە دەستپێکی کردنەوەی قوتابخانەکانمان کەوتە 16/5 2021 ئەو کاتە پەتای کۆرۆنا کاریگەریەکانی زۆر بوو ژمارەیەکی زۆر ئامێری فێنکەرەوەمان کڕین پارێزگاکان دامی قوتابخانەکانیان کرد خەڵکی بەخشەر دامی کرد سپاس بەخوا کێشەی ئامێری فێنکەرەوەمان نییە ئەگەر کێشەیەکە بێت لە نەتیجەی کەم و کوڕی بەڕێوەبەرێکە بەڕاستی لە نەتیجەی کەم و کوڕی تەربیەیەکە دەناوەکو ئامێرەکان بەردەستن لە قوتابخانەکان هەند دەتوانین بەکاریان بێنین سەبارەت بە پەتای کۆلێرا ئەمە لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی قسەمان کردووە ئەو کاتێک کە حاڵەتەکان لەگەڵ سلێمانی تۆمارکراون و لەگەڵ بەڕێز پارێزگاری سلێمانیش من دوو جار گفتوگۆم ئەنجام داوە کە ئەو بابەتە هیچ کاریگەری هەیە لەسەر تاقیکردنەوەکانی ئێمە دڵنیایان کردوێتەوە کە هیچ کاریگەریشی نیە تاقیکردنەوەکانی ئێمە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەز سپاس ژووری ئۆپەراسیۆن لە پارێزگاکان کە جەناوی پارێزگار سەرپەرشتیەکە و لە هەموو پارێزگاکانی دیکەش نوێنەری لایەنی ئەمنیتیایە بۆ حاڵەتی نەخوازراوە یەک دوو ئێمە لەگەڵ دەستگاکانی ئاسایش هەماهەنگیمان هەیە وەکو وەزارەتی پەروەردە ئەو ئەکاونتانەمان هەمووی داوەتە دەستگا ئەمنیەکان کاری ئەوانە لە ڕووی ئەمنیەوە بیکەن و لە ساڵی پاریش کاری زۆر گەورەیان کردو بەس ڕەم بێ ئەمە هەموو شتێک پێویست نەبوو بێ هەموو دەقەیەک باسی کەینەوە یا قسەی لەگەڵکەین من بیرم دیە تەنها لە ڕۆژێکات 12 باند لەوانە گیرا بوون کە خەریکی ئەم بازرگانە نامەشروع بوون بەڕاستی من بە هەموو قوتابیان دەڵێم ئەوانە کاری هەڵخەڵەتاندنە نامێ بچمە ناونیهێنی بابەتی تاقیکردنەوەکانەوە بەس بە ڕێز مامۆستا بەشدار دەزانێت لە ئاچێم شوهر بە خۆشی نەخۆت بێت ساعات 5 پرسیار لە هیچ محافەزەیە نەبوو هیچ محافەزەیەکی کوردستان یعنی لەوە مطمئن بە ئەگە پرسیار لە محافەزەیەکی کوردستان نەبێ چۆن ئەو باندانە دەستیان پێیەگە پرسیار لە دەستێکی ئەمین لە لای یەک کەس تا دوو کەسەیە کە بەرپرسیارەتی ڕاستەوخۆیان لەو پرۆسەیە هەیە و بە هیچ شێوەیە ساعات 3 4 5 ئەوانە پرسیار لە محافەزات نەبوو لە هەندێک شوێن پرسیارەکانمان ساعات 6:30 بەیانی گەشتۆتە شوێنی مەبەسی خۆ لەوەرەوە ئەو پرۆسەیە لە ڕووی ئەوەی کە خەڵکێک بتوانێت دەستی پێ بگا ئەتوانم بڵم تا ڕادەیەکی باش بە فەزلی خوای گەورە و بە هیمەتی ئەو خەڵکە دڵسۆزە متمانە پێکراوەی کە ئێمە لە وەزارەتی پەروەردە بە ڕێزان لە لیژنەی باڵا چونکە ئەوان مخەوەلن بە هەموو پرۆسی کاروباری پرۆسی تاقیکردنەوەکان کاری باشیان بۆ کردو و استراتیژیکی باشیان بۆ داناوە بۆیە حاڵەتی نەخوازراو لە هەرێمی کوردستان ڕوونەدا ئەوەی کە هەیە کێشانەوەی پارەیە هەڵخەڵەتاندنە فریودانە پێویست ناکا قوتابیان بە هیچ جۆرێ بکەونەنا ئەو بابەتانەوە کە سوکاریشان بکەوتنەوە با مطمئن بن یعنی لە دەستی مدیریەتی عامی محافەزەکانیشانە چۆنە چێتە دەستی شخصێک تۆ حسابی ئەو کە سەعات 12 و 1 و 2 شەو ئەو سوالە لە محافەزاتیش نییە چۆنە چێتە لای شخصێک
لەبەرەوە با ئەوان مطمئین بن و ئەو جۆرەی کە دەکرێت کاریشی فریودەرانەیە و یاساش هەیە بۆ ئەم بابەتە ئەمەوەی کە هەبێت دادپەروەری